کەرتی غەزە ئەو ڕووبەرە بچووکەی فەڵەستینە خۆی لە قەوارەی ئیسرائیل یاخی کردووە و نە بەهێز و چاوسوورکردنەوە و نە بە هەڵنان بۆی دەستەمۆ نابێت. غەزە بەشی باشووری دەشتایی کەناری فەڵەستین لەسەر دەریای سپی ناوەڕاست پێک دەهێنێت. مێژووی ژیان لە شاری غەزە بۆ زیاتر لە 4000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. یەکەم شاری فەڵەستینە کە موسڵمانان لە سەردەمی ڕاشدیندا لە ساڵی 635 زاینی فەتحیان کرد. دواتر کەوتەوە دەست خاز دروشمەکان تا ئەو کاتەی لە ساڵی 1970 سەرکردەی ناوداری کورد سەلاحەدینی ئەیوبی ڕزگاری کردەوە. ساڵی 1970 لە شەڕی بەریتانیا و رووسیا و فەڕەنسا دژ بە دەوڵەتی عوسمانی غەزە کەوتە ژێر دەستی سوپای ئینگلیز. لە دوای بڕیاری دابشکردنی فەڵەستین لەلایەن نەتەوە یەکگرتوەکانیشەوە بۆ دوو دەوڵەتی جوولەکە و عەرەب لە ساڵی 1947 غەزە لە چوارچێوەی پێکهاتەی دەوڵەتە عەرەبیەکەدا دانرا کە تا ئێستاش ڕێگە بە دروستکردنی ئەو دەوڵەتە نەدراوە. ساڵی 1967 لە میانی شەڕی ناسرا و بە شەڕی 6 ڕۆژە سوپای ئیسرائیل دەستی بەسەر کەرتی غەزەدا گرت و تا ساڵی 2005 تیایدا مایەوە کە ئەو کات لە ژێر فشاری هێزە بەرەنگاری خوازەکاندا بە تەواوی لێی کشایەوە. کەرتی غەزە بە 7 خاڵی سنووری بە دەرەوەی خۆیەوە باستراوە، 6یان لەگەڵ قەوارەی ئیسرائیلە و تەنها 1 دانایان لەگەڵ میسرە. ئەوانەی بە ئیسرائیلەوە باستراون زیاتر داخراون. لە ڕووی ئابووریەوە کەرتی غەزە پشت بە پیشەسازی بچووک و کشتوکاڵ و ڕاوەماسی دەبەستێت. لە ڕووی کشتوکاڵەوە شلک و مزرەمەنی و خورما و زەیتون و سەوزەوات لە غەزە بەرهەم دەهێنرێت. ئەمە جگەلەوەی تا بەر لە سەپاندن و توندکردنەوەی گەمارۆ باشترین و جوانترین جۆری بەرهەمی گوڵ لە کەرتی غەزەوە هەناردەی وڵاتانی ئەوروپا دەکرا. بە پێی سەرچاوە مێژوویەکان لە ڕابردوودا بازاڕی غەزە پڕ لە کاڵا بووە و دەوترێت کە زۆر لە بازاڕی قودس گەورەتر و باشتر بووە. لە دوای گەمارۆ ئابووریە خنکێنەرەکەی قەوارەی ئیسرائیلەوە لە ساڵی 2008 کەرتی غەزە لە هەموو ڕوویەکی ئابووری و ژێرخانەوە تووشی فلیجی بووە و بەشێکی بەرچاوی خەڵکەکەی لەسەر هاوکاریە مرۆییەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی و وڵاتێکی وەک قەتەر دەژین. لە نێوان ساڵانی 2008 تا ناوەڕاستی 2021 سوپای ئیسرائیل 4 هێرش و پەلاماری سەربازی بۆ سەرکەرتی غەزە ئەنجام داوە و تیایدا نزیکەی 4000 کەس شەهید و دەیان هەزاری دیکەش بریندار بوون. دوای 2 ساڵ لاکشانەوەی زۆرەملەی سوپای ئیسرائیل لە کەرتی غەزە و پاش ئەو ئاڵۆزیانەی لە بەرەنجامی هەڵبژاردننی گشتیدا دروست بوون کە بزوتنەوەی بەرەنگاری ئیسلامی حەماس تێیدا زۆرینەی هێنا، حەماس بە تەواوەتی دەستی بەسەر کەرتی غەزەدا گرت. لە کەرتی غەزە جگە لە بزوتنەوەی حەماس چەندین پارت و ڕێکخراوی دیکەی وەک فەتح، جیهادی ئیسلامی و چەندین کەتیبەی سەربازی هاوشێوەی قەسام، سەرایای قودس، لیژنەکانی بەرگری میلی، ناسر سەلاحەدین و شوهەدای ئەقسا و چەندینی دیکە هەن. غەزە 96 ساڵ بەر لە زاینیش لەلایەن دەوڵەتی ئەو کاتی جوولەکەوە بە ناوی حشم و نائیم گەمارۆ دراوە و داگیر کراوە.